ساڵانە و لەگەڵ هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزاندا و لە شەوە کۆتاکانی ئەو مانگەدا هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ بۆ دابینکردنی پێداویستەکانی جەژن ڕوو لە بازاڕەکان دەکەن. هاوڵاتیان نیگەرانن لە بەرزبوونەوەی نرخی شمەکەکان لە بۆ نەو یادەکاندا، بە تایبەت لەگەڵ نزیکبوونەوەی جەژنەکانی ڕەمەزان و قورباندا و داواکارن لە لایەنە پەیوەندیدارەکان بە وردی چاودێری بازاڕەکان بکەن و سەرپێچی کاران سزا بدرێن. بەتەئکید نرخی شتومەک بەرز بووەتەوە، یعنی بەتایبەتی لە بەرز جێژنانە خەڵک زۆر ڕۆکاتە بازار. حکومەتیش بەتەئکید ڕقابە نیە لەلایەن حکومەتەوە. بازاڕیش ئەو شتانی کە لە بازاڕ هێودێتە بازاڕەوە توجارەکان ئەیهێن، توجارەکانیش بەتەئکید بەرپرسەکان و خەڵکانی دەستڕۆشن لە حکومەتە لەگەڵیانە شەریکن. بۆیە بەتەئکید پێویستە ڕقابە هەبێت، بەتەئکید پێویستە بەتایبەت لەم زروفەیە خەڵک نەبووە، خەڵک موچەی نییە. چەند مانگێکە موچە بە شێوەیەک تۆزە کەمێک زیادی کردوێتەوە، شتومەک لە بازاڕە گران بووە. بەڕاستی هەموو شتێک گران بوو. هەر لە مریشکۆ دەستێکە جاران مریش کیلۆی بە 1500 بوو، سەر کیلۆ بە 3100. ئەخەم ماقول نییە، ئەمە کشی ئەکەوێتە سەر حکومەت. وەڵای بێ زۆر خەڵک نەبوونە، هەژارە مەعاشی وەرنەگرە، موچەی 3 مانگ 2 مانگ جارێتێ. هین شەهیدین ئەنفال خۆ بێچیان لەوانە، هین پێشمەرگە هەتاو کاتی ئیشان پێی بوو پارچیان نەدا پێم، بەستا ئیشان پێی نەماوەییان نەداوە پێ. فرۆشیاران و دوکاندارانی چڕەتی دەکەنەوە نرخی کاڵا و شمەکان بەرز بوو بێتەوە و باس لەوە دەکەن نرخەکان هەروەکو پێشترن و هیچ بەرزبوونەوەیەکیان بەخۆوە نەبینیوە. ئاماژەش بەوە دەکەن بەردەوامی قەیرانی دارایی و بەردەوامی پاشەکەوتی موچەی موچەخۆران کاریگەری زۆری کردووەتە سەر بازار و فرۆشتنی کاڵاکانیانی کەم کردووەتەوە. چاو ساڵانی ڕابردووە بە حەقەت بازار بەوەی نەبوونی موچەی موچەخۆرانەوە لە ساڵ بە حەقەت بازار کزی کردووە، چکە ئەو موچەی کە وەردەگیرە هەر موچەخۆرێکە موچەکەی وەردەگرێت هیچ ئومێدێکی نییە کە موچەیەکی تر وەرگێت. ئەلحەمدولیلlah موچە هەیە، بەڵام هیچ ئومێدێک نییە کە موچەیەک وەربگرێت. یعنی خەڵک ئومێدی بە موچە نەماوە. وەڵای ئێستا بەزۆی لە شەوە هەیە، بەزۆی لە شەوە لە عەسر بەدووە دەست پێ دەکات. وە لە دەی ڕەمەزان و چەند ساڵە بازار زۆر بەقووت دەبوو، بەڵام ئەم ساڵە 20ەوە بەقووت بوو. لە چاو ساڵانی ڕابردووە زۆر فەرقی کردووە. قەناعەت مەکە، شیوان نییە هەروەکو پێشی ڕەمەزان وایە، یعنی بگرە داوە زێ بەرز نەبووەتەوە. هەروەکو جاران وایە، بەس بە بۆنەی کەمی موچەوە کەمتر خەڵک دێتە بازارەوە، کەمتر شتە کڕێت. هەر ئەوەیە بە بۆنەی کەمی موچەوە و تاخیرە بێ خەڵک ئومێدی کەمتر ئەشت بکڕێ. ئەگە جاران 4 کیلۆ بکڕێ، ئێستا 2 کیلۆ کڕی کەمتر. هەر ئەوەیە شت وەکو جاران ڕۆژ لە دوای عەسرەوە خەڵک دێ، بەس شەوان زیاتر دێن. پێشتر وایە و هیچ گرانی نەچۆتە سەری، هەروەک بەڵێ وەکو خۆیەتی. ماوەی چەند ساڵێکە قەیرانێکی دارایی دروستکراو بەسەر هاوڵاتیانی هەرێم و موچە خۆراندا سەپێنراوە. ئەمەش باری سەرشانیانی قورس کردووە. بەرزبوونەوەی نرخی کاڵا و شمەکەکانیش لەگەڵ نزیکبوونەوەی بۆ نەو یادەکاندا هێندەی تر باری سەرشانی هاوڵاتیان و موچەخۆرانی قورستر کردووە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.